برا ئەو کەسەی باوەڕی بەخوا هەیە، باوەڕی بە پێغەمبەری خوا هەیە عەلەیهی سەڵات وەسەلام، باوەڕی بە قیامەت هەیە وەزانە زیندووەکرێتەوە، نەڕوا دەنگ نەدا بەم تاغوتانە. ئەوانەی لەسەر حکمن ئەوانەی خۆشیان بە معارەزە دانەوە کە ئەڵوترە 5 حیزبەکە، 5 حیزبە و 5 تری نەرمەلیقەی تریش دروستە بێ و چاواشەمانەکەن و وەڵا گۆڕانکاریەکەین. با بە گۆڕانکاری بەچی؟ هەر هەموو زۆنی سەوز کۆ بێتەوە بێ بە ئەندام پەرلەمان 80 کورسی بێنن. ئابزانم کێتان پیاوە بتوانێت دکتۆر یوسفێکی کە دانە لە پەرلەمانێکە لای بڕنەوە بە شانەکانی پارتی. کاکە عەقڵی خۆتان بۆ خەسارەکەن. برایانی مسلمانی من، عەزیزانی من، دیندارانی من، بەخوا قەسەم لەبەر خاتری خوای پەروەردگار، لەبەر خاتری قیامەتتان، لەبەر خاتری پاراستنی دینەکەتان من ئەم نەسیحەتەتانەکەم. توخنی ئینتیخاباتیان مەکەون، لەعنەتیان لێکەن لە خۆیان، لە کورسیان، لە دەسەڵاتیان، لە هەڵبژاردنیان. فریوتان نەدەن بڵێن ئەم جارە ئەلکترۆنیە، فریوتان نەدەن بڵێن ئەگەر تۆ نەچووی سەوتەکە دەدەن بە یەکێکی کە ئەوان پڕیەکەنەوە، با پڕیکەنەوە بۆ جەحیم. چه قیمەتێکیە بۆ کارتەر دێ ئیمزایان بۆ بکە ئەعترافی پێ بکە بڵێ دیموکراسیانە ڕۆیشتووە؟ لە هەموو دنیاە چێ هەیە ئەعتراف بە پارتی وێچێتی بکە بە ئینتیخاباتیان بکە غەیری ئێوەی ئیسلامی؟ جارێک کە لە ئەخیرا تکراریەکەمەوە بۆ گەنجە مسلمانانە، بۆ خەڵکی مسلمان بە گشتی، ئەو کەسێک کە خوای خۆشەوێ و پێغەمبەری خوای خۆشەوێ و ئەو کەسەش کە بڕوای وایە لەبەر خاتری خوای گەورە من نەسیحەتیەکەم، بڕوای وایە کە تەماعی دنیایم دینارێک لە مڵکی کەسان نییە، تەماعم لە هیچ شتێکیانان نییە، نە لە ناو، نە لە پلە و پۆستیان، نە لە ماڵی دنیایان، لەبەر خاتری خوای پەروەردگارش و لایەنە شەرعیانە ڕوونەکەمەوە، دەنگ بە هیچیان مەدەن، مەچنە ئینتیخابات، نەوەرەقە وەربگرن، ناوت بنووسە، نە هیچ شتێک کە ئەنەما تۆ لە ئەفریقای و ئەمانە لە وڵاتێکی ترن، یا ئەمان لە ئەفریقای. هەرچەند ئەفریقا وڵاتی پێشکەوتووی تایە، بەخوا گامبیا دە ئەوەندەی کوردستان پێشکەوتووترە، خەڵک بە شەرەکەی پێشکەوتووە، خەڵک داماوە فەقیرە، بەڵام 7 حیزب ئیشەکە هەر 7 ێزان ئەو یەحیایان بۆچی هەڵبژاردووە کە ڕئیسی جمهورەکەی. بەڵامە بینی دوو تاغوتی پارتی وێچێتی 36,000 کەس کوژرا. ئیسلامیەکانی ژوازیان لە ئیسلامەکە هێناو چوونەتە قاڵبی ئەوانی ترەوە، فەرقیش ناکە کۆمەڵ چۆتە قاڵبی ئێرانەوە، یەکگرتو چۆتە قاڵبی پارتیەوە، ئەمانش کە جیابوونەتەوە هەر ڕۆژەی قەڵەم بازێک گەدەن، ئەمانش چوونەتە لای بەرهەم ساڵح و لای شاسوار و لای ئەوانایانوێ لەوێ مەنسەبێکیان دەستکەوێیان لەوێ ئیسلامەکە ببنە پێشەوە ناژوێرن ناوی ئیسلامەکە ببن. بۆیە بەڕاستی عەزیزانی من مستحقی ئەوە نین کەس دەنگیان بدات. مەڕۆ ناویشت تەسجیل مەکە، کۆمسیۆنی باڵایکی و ئەلکترۆنیەکی ئەو فێڵ و چاواشەکاریانە چییە؟ یەکێکی کە بێ ئەم جارە تەبعەن زۆڵیشنەوەانە زۆڵن بە معنای ئەوە ناهی باوکی خۆیان نینەوە نازانین خوای زانین، ئەمانە زۆڵن بێژینە دێن ئیسلامیەکەکەن بەواجهە، چکە خەڵکیان پێ فریوەدەن، مەلا هیچ ئیشێکیان پێینە 100 جنێوی پێدەن، ڕیشێ سووتێنن لەعنەتیەکەن، ئەیکوژن و دوایەڵن خۆی کوشت. بەڵام کاتی ئینتیخاباتیان هێنەوە پێشەوە هەموو شەوێ بەرنامەجە وڵات دیبایتمانەیە، دیبایتەکە لەسەر چی؟ مەلایکیان هێناوە قوڕقوڕاگەی دەمی ئاوەندە کردوێتەوە لەسەر عەفرین، دووزیش لە بندەستێتی. ئێمە لای لابەلا ئەگەر ئەوەندە پیاوی و جوامێری و دینداری و شەرافەتمەندی، ئێوە هەر قسەیەک لەسەر دووز بکردە بدوێتە حەشدی وەحشی بە چ سیفەتێک ماڵی ئەهلی دووزی سووداندوو. خوای گەورە هیدایەتتان بدە، خوای گەورە بیان گێڕێتەوە بۆ ئیسلام، خوای گەورە من نەخاتە ڕیزیان و داواشم لەو برا عەزیزانە هەیە، چونکە ئارام قادرە وەکو خولخولەکە گەڕێ بەسەر خەڵکە، چونکە خەڵک پەیوەندی پێوە کاتەوە بە ڕۆژانەڵێ ئەوە هاتن بۆ لامەوە جەماعەتی شاسوار و جەماعەتی فڵان و نازانم چێ، ئەڵێن لەگەڵمان بەوەیمەوە ئەکەین و وا ئەەکەین و دەنگمان پێ بدە و یا مەنسەبێک وەرگرە و لەم جۆرە شتانە. ئەوەی باوەڕی بخوا و بە پێغەمبەری خوا هەیە، باوەڕیشی وایە کە من لەبەر خاتری خوای پەروەردگارە قساناکەم و ئەقڵم بە دەقە شەرعەکان و ئەقڵم بە واقعی کوردستانشکێ کە ئەو قسەیەکەم ئەم قسەیم لێ وەرگرە، توخنی ئینتیخاباتیان مەکە و بڵێ نا، لەبەر خاتری خوا نا، لەبەر خاتری خوانە، لەبەرەوەی ڕسواتان کەین، لەبەرەوەی داتان بەزەینی نەخوارەوە ئیسلامی و عەلمانی وەکو یەک سەیرکەن، هی کۆن و نوێ وەکو یەک سەیرکەن. وڵاتی میلیشیایە، وڵاتی شەقا، وڵاتی لێدانە، وڵاتی چەکە، وڵاتی جۆبادانی ئەمریکایە چێی بێ بە کەیفی خۆی فڕێداتە ئەولاوە، وڵاتی هەلەکە سەمای سراعی بینی ئەمریکا و ئێرانە، هەرێکە زۆنێکی گرت.